زابیانی بەڕێز هەندێک پرسیارمان هەیە ئەمە تەماشای دەکەین هەز دەکەین پرسیارەکان زۆر گرانە بەڵام وەکو لاکشمی بای وایە لاکشمی بای سارێ لاکشمی بای نرخەکەی گرانە بەڵام سارەکە ئەوەندە مواصفاتێکی بەرزی نییە وەکو ئەو لاکشمی بای خۆمان دەڵێ گوڵ لەسەر لقی خۆیان ڕەنجینە بەریش لە جێگەی خۆی سەنجینە یاخود بەر لە جێگای خۆیان سەنجینە تەماشا دەکەین چمان هەیە جووتکەوانەمان هەیە کاتەماڵەن جووتکەوانەمان هەیە لێردا بابەتی تێڵکێشمان هەیە ئەوەیە پاشان چی دیکەمان هەیە دوو شەمان هەیە کە پێک دەچن ڕەنگین لەگەڵ چی لەگەڵ سەنگینی ئەها وەرە وشەکان دانێ ئەوە ڕەنگین ئەوەش سەنگین ڕەنگین بریتە لە 6 پیت سەنگین بە هەمان شێوە بریتە لە چەند پیت بریتە لە 6 پیت تەنها لە پیتی دا جیاواز لەگەڵ پیتی ڕ کاتە ڕەگەزدۆزی ناتەواوی زۆری پیتمان هەیە ئەو وەڵامەش دەبێتە وەڵامێکی ڕاست بۆیە لە وەڵام دەدەنێ وەڵامی دی وەڵامە ڕاست و دروستەکە بە هیوام سوتان لێ بینی بێت